پرسیارێکی ترمان لەگەڵ دایکی بێستون فەرموو خوشکی من. دایکی بێستون فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. سوپاس بۆ جەنابیش دەستی ئێوەش خۆش بێ. زۆر سوپاسی ئەو بەرنامە ڕێکوپێکە لێ یەکەم. خوا لە ڕاستی بیا سوپاس مامۆستا گیان پرسیارێکم هەیە. فەرموو. ئەگەر حەزێن چەند نوێژی سونەتمان هەیە پێش نوێژی فەرزەکان لەسەرمان چەند نوێژمان هەیە ئەبێت چەند نوێژی فەرز بکەین پێش چەند نوێژی سونەت. دایکی بێشتون فەرمووی نوێژی سونەتەکانی پێش نوێژە فەرزەکان ئەوەی کەوا موئەکەدە واتە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەردەوام کردوونی. دادەگیان دوورکە سونەتی پێش نوێژی بەیانی هەرگیز مەفەوتێنە. دوورکە سونەتی پێش نوێژی نیوەڕۆ، دوورکە سونەتی پێش نوێژی عیشا، اینجا دوورکە سونەتی دوای نوێژی نیوەڕۆمان هەیە، دوورکە سونەتی دوای پێش نوێژی عەسرمان هەیە، دوورکە سونەتی دوای نوێژی مەغریبمان هەیە، دوورکە سونەتی دوای نوێژی عیشامان هەیە. ئەم نوێژانە کە ئەمانە واتە بەردەوام پێغەمبەر صلی الله علیه وسلم کردوونی. هەندێک جاریش 4 کاتی پێش نوێژی نیوەڕۆی کردووە، 4 کاتی دوای نوێژی نیوەڕۆی کردووە، 4 کات سونەتی پێش نوێژی عەسری کردووە، دوورکە سونەتی پێش نوێژی مەغریبی کردووە، دوورکە سونەتی پێش نوێژی عیشای کردووە. واتە ئەمانەش دون و زۆر موئەکەدن ئاگات لێیان بێ سونەتی پێش نوێژی بەیانی بە هیچ شێوەیەک نەفەوتێنی.